صلى الله عليه وسلم پێمان دەڵێ ڕوومان تێدەکا و خاڵێکی تر لەو خاڵەنەمان پێ دەڵێ من ئەشارە إلى أخي بحديدة هەر کەسێ ڕوو بکا لە براکەی مەسەلەی ترسانە خوانەکە ڕوو بکەی لە براکەت چەقۆیەک هەڵگری چەقۆیەک بحەدیدین ئاسنێ ئیتر ئەوەی لە ئاسن دروست کرابێ هەر شتێ ئاسن بێ هەڵیگری ڕوو بکەی لە براکەت چەقۆیەک بێ تفەنگێ بێ دەمانچەکەی بێ هەر بەگاڵتەش کە ڕووی لێ بکەی پێغەمبەری نازدارە فەرمێ صلى الله عليه وسلم تلعنه حتى ينزع وإن كان أخاه لأبيه ولأمه ئەڵێ لعنەتی لێ ئەکرێ هەتا ڕوویە لە براکە ئەو حەدیدە بەدەستێوەتی هەتا ڕووی لێ بەگاڵتەش بێ چی جا عنقەز بێ چی جا بیکوژێ چی جا بۆ کوشتنی هەڵی گرتە بێ ئەمە ئەڵێ لعنەتی لێ ئەکرێ بەگاڵتەش ڕووی لێ بکە ئەگە برای دایک و باوکشی بێ یعنی ئەگەر نێزگیشی بێ ئەوە دووریش بێ هەر یەکێک ئەگرێتەوە ئەمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێمانە لە حەدیثێکی تردا ئەڵێ مسلمان برای مسلمانی ناترسێنێ واتە تووشی ترس و دڵە ڕاوکێی ناکە ئەبێ وریابین ئەمانە لە سیفەتی مسلمان نییە مسلمانە ئازیزەکان خۆشەویستان ئەبێ ئینسان ئیماندار هەمومان بەیەکەوە چونکە ژیان پێکەوە ژیانە ژیان بۆ هاتووە هەمومان بژین لەسەر زەویدا هەر کەسێ بە ئەندازەی خۆی مافی خۆی هەبێ هەمومان نابێ